لە سلێمانی خەریکە ئەزمەی غازی ماڵان نامێنێت و نرخەکەشی ڕۆژ لە دوای ڕۆژ لە دابەزینە. لە هەولێر ئەو پاڵاوگەی کە ساڵی پارسێ کەسی تێداخنکە ئەم ساڵیش ئاگری گرتووە. سڵاوتان لێبێت. غازی ماڵان لە سلێمانی کەوتە هەرزانی و ئەزمەنەما بۆ هەر لیترێک 270 دیناری لێبۆتەوە و پێشبینی شەکرێت بۆ سبەی و دووسبەی زیاتر نرخەکەی دابەزێ. عومەر عەبدوڵڵا سەرۆکی لیژنەی غاز لە قایمقامێتی ناوەندی سلێمانی بە 964 وت نرخی لیترێک غاز لە بەنزینخانەکان 850 دینار بووە و ئێستا بۆتە بە 580 دینار، ڕەنگە سبەینێ بۆ 470 یاخود 450 دیناریشدا ببەزێوی دی قەیرانی غاز نامێنێت. وەکو مژدەیەک بۆ ئەو کەسانەی کە غازی LPG بەکارهێنن، عومەر عەبدوڵڵا ئەڵێت لە ئێستادا ئەتوانن هەر لیترێک بە 420 دینار بکڕن و لە هەموو شوێنێکیش دەسەکەوێت. ئەو پاڵاوگەیەی ساڵی پارسێ کەسی تێدا خنکە لە هەولێر ئێستا ئەمڕۆ ئاگری گرت و زیانی 20 دەفتەر دۆلاری پێگەیشتووە. ئەمڕۆ پاڵاوگەی کۆسەر لە سەر ڕێگای هەولێر بۆ ناحیەی شەمامک ئاگری گرت و تا پیاوانی ئاگرکوژێنەوە گەیشتن و ئاگرەکەیان کوژاندەوە زیاتر لە 100 تانکی پلاستیکی تەنەر سووتان. بەشدار عادل سەرپەرشتیاری کۆمپانیای مومتاز لە پاڵاوگەکە بە 964 وت با دەقیقی هۆکاری ئاگرکەوتنەوەکە نازانن، بەڵام ئەگەری زۆرە بەرزبوونەوەی پلەی گەرمە هۆکارێک بێت، چونکە دەڵێ مەوادەکانی ئەوان حەساسن و بە گەرما گڕدەگرن. دەشڵێت بەپێی خەملاندەکانیان زیانەکانیان لە نێوان 150 بۆ 200,000 دۆلار دەبێت. هاوینی ساڵی ڕابردوو بوو لە هەمان شوێن تانکەرێکی سوتەمەنی شۆفێرەکەی کەوتە ناوی و بەدوایدا دوو کارمەندی بەرگری شارستانی ڕۆیشتن و هەرسێکیان بەهۆی تەنگە نەفەسیەوە گیانیان لەدەستدا. لە خۆتانەوە دەستکاری سویزی ئۆتۆمبیلەکانتان مەکەن و مەیانکەن بە بەسمە وەک خۆی لێنایەتەوە. ئەمە ئامۆژگاری کلیل سازێکی بە ئەزمونە بۆ شۆفێران. وەستا هێرش ڕەوف 25 بۆ 26 ساڵە کاری کلیل سازی ئەکات و خیبرەیەکی باشی لە کارەکەیدا بەدەستێناوە. ئەو قسەی بۆ 964 لەو بارەیەوە کردووە و ئەڵێت هەندێک لە شۆفێران ئەچنە لای وایارمەن و ئۆتۆمبیلەکانیان ئەکەن بە بەسما بۆ ئەوەی سویس هەڵنەگرن، ئەوەش وەک شەریکە دەرناچێ و پارێزراو نییە. لەبارەی ونبوون و دروستکردنەوەی سویس وەستا هێرشەڵێت هەندێک لە سویزی ئۆتۆمبیلە مۆدل بەرزەکان هەیە 4 بۆ 5,000 دۆلاری تێچێت و بە زەحمەتیش دروست دەکرێتەوە. کچەکەی عەباسی کەمەندی پەشیمانە لەوەی گۆرانی بۆ باوکی نەوتووە و وەک دەڵێن بۆتە داخێک لەسەر دڵی. چنوور عەباس کەمەندی بە 964 وت لە مەکتەبە جار و بار گۆرانیم ئەوت جارێک هاوڕێکانم بە باوکمیان وتبوو کە چنوور دەنگی خۆشە زۆر پێداگری کرد کە گۆرانی بۆ بڵێم، بەڵام دەڵێ ڕووم نەبوو شەرمم لێی ئەکرد، هەر بۆم نەوت و لەسەر ئەوە بوو بە شەڕمان، بەڵام دەڵێ پەشیمانم چونکە حەزی ئەکرد دەنگم ببیستێ. چنوور ئاشکرای ئەکات باوشی لە دوا ساتەکانی ژیانی بەنیاز بۆ بەرهەمێک لەگەڵ گروپێکی یۆنانی دروست بکات، بەڵام دەڵێ مەرگ مەودای نەدا و فریانەکەوت. کاتێکی خۆش بۆ ئێوە و خواتان لەگەڵ.